ماوەی 32 ساڵە هەرێمی کوردستان نەیتوانیوە خۆی لە هەرێمێکی بەکارهێنەرەوە ڕزگار بکات بۆ هەرێمێکیەوە بەرهێنەر. زۆربەی ئەو کاڵاوشتومەکانی ئێستا لە بازاڕەکانی کوردستاندا هەن هی وڵاتانی دیکەن. خاوەن کارگە و کۆمپانیا ناوخۆیەکانی جوتیارانیش لە ماوەی ڕابردوو ئاماژەیان بۆ کردووە کە حکومەت هۆکاری دواکەوتنی بەرهەمی ناوخۆییە و هیچ هاوکاریەک نییە بۆیان. بەنسبەتی ئەوەی کە خێرا بۆ سورعەتی کە بەرزەبێتەوە بە هەمان خێرایی سەردا نابەزێتەوە بە دڵنیاییەوە بازرگان کاسبکار ئەترسێت ئەی ناتوانێت بەڵێ کە کاتێ بەرزەبێتەوە ڕاستەوخۆ لە بەرچاوی ڕوونە ئەزانێت کە بیکا بە چ نرخێک بەڵام کاتێک کە دابەزێ ئایا بەردەوامبوونی دابەزینی ئەو نرخە تا چەنە بۆیە بۆ خێراییە ناتوانێت دای بەزێنێ وەختی پێویستە کاتی پێویستە تاوکو بڕیاربا لەسەرەوەی کە نرخی شمەک و کاڵا دابەزێنێ وەلەو ئێستا بەشێکی زۆری کۆمپانیەکان وەک عرزمان کردن بە نرخی کەمتر لە تەنانەت ئەوانش کە دەعمی دۆلاری بانکیان نییە دۆلارێن بە 132 دەست نەکەوتووە هێشتا هەر بەشێکی دەعمەکەن مەسەلەن 2000 3000 4000 لە بازار کەمتر حسابیەکەن. کەمی بەرهەمی ناوخۆیی و هاوردەکردن بە قەبارەیەکی زۆر لە وڵاتانی دیکەوە بۆ هەرێمی کوردستان نرخی شتومەکی بەرز کردوتەوە. سەرۆکی یەکێتی هاوردە و ناردەکاران لقی سلێمانی دەڵێت ئەگەر بانکی ناوەندی و ئارتی بانک ئاسانکاری نەکات بۆ پێدانی دۆلار بە بازرگانەکان بە نرخی بانکی ناوەندی کەلوپەل و شتومەک هەر بەم جۆرە دەمێنێتەوە. ئێمە بە پێویستی زانین کە لەمە دوا هەوڵ بدەین کەوا ئەو خاوەن کارخانانی وڵاتانی دەرەوە کە بانگێش دەکەین بۆ هەرێمی کوردستان بتوانین لەگەڵ ئەندامانی خۆمانە بەیەکەوە هەماهەنگیان بۆ دروستکەین بتوانن بەیەکەوە کارخانە لە هەرێمی کوردستان دابمەزرێنن تاکو بەرەمی خۆماڵی خۆمان بەڕاستی زیاتر ئەمانترە و زیاتر سیقەی زیاتر لەسەرترە و بتواندرێ ئێمە کارمەندانی خۆمان و هاوڵاتیانی خۆمان بەکاربێنین بۆ ئەو کارخانانە و بە پێویستیە زانین کە بەڕاستی ئێمە وەکو هەرێمێکی بەکاربەر ببینە هەرێمێکی بەرهەمێنەر بۆی هیچ گومانێک نەمێنێ و ئەو گومانانە بڕەوێنینەوە. زۆرترین بازرگانی هەرێم لەگەڵ ئێران و تورکیا و سیندایە. قەبارەی بازرگانی هەرێم لەگەڵ وڵاتانی دراوسێ ساڵانە زیاتر لە 20 ملیۆن دۆلار بەڵام قەبارەی هەناردەکردنی کەمترە لە 100%. ئەوەش ئەوە دەردەخات حکومەت لە ماوەی 32 ساڵی ڕابردوو جگە لە قسە هیچ کردارێکی نەبووە بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری و بەرەمهێنان لە ناوخۆدا. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.